ئەمە یەکێکە لە سەیر و سەمەرەکانی ئەم چارەخوازەمان کە لە یەک کاتا 16 و کێشی خواردووە. دیارە ئەم هاوڵاتیە گەنجێکی تەمەن 29 ساڵە، لە بینی 29 بۆ 30 چکە تەمەنەکەی خۆی وتی سیم باوکی وتی 29 گرفتی دەرونی هەیە، نەخۆشی دەرونی هەیە. بەرنامەی داناوە ئەوانانی کە نەخۆشی دەرونیان هەیە گرفتی چارەسەری ینی چارەسەر وەرنەگرن، تووشی حاڵەتێکی شتە بینن، شتە بیستن، بۆیە چووە بەرنامەی داناوە، چووە لە بازار ئەم موکێشانەی هێناوە. گینا خۆت زانی جاری وایە لە ماڵەوە ئێمە کە خۆمان بەتەنیا بین گیرە خۆی موکێشە نادۆزینەوە، بەڵام ئەم چارەخوازە لە یەک کاتا چووە 16 موکێشی قوت داوە و پێشتریش دەرزی قوت داوە بۆ ئەوەی کە وستێتی خۆی لە ناوبەرەیان بەهۆی نەبوونی هۆشەوە یان ئینسایتەوە کە پێوترێ وەعی نەبووە کە بەهۆی نەخۆشە دەرونیەکەیەوە گیناکەی بینی هەستەکەی گەنجێکی ساغا. بۆیە ئەمەیەکێکە لە دیاتە دەگمەنەکان لە ژیانی پزیشکیمانەکەی بینین.